ئاگر نییە کەوتبێتەوە لە قەزای پێنجێنەوە بەشداریمان نەکردوێت و هەوڵی کوژانەوەمان نەدابێت. نزیکی 15 ساڵە لە چوارچێوەی ڕێکخراوی ملەکەوە پێشتریش کە گروپمان هەبووە کاری ژینگە پارێزیمان کردو بە ئەرکی سەرشانی خۆمان. یەکێک لە کارە زۆر گرنگەکانەوەی کە شانازی پێوەکەین بەشداریکردمانە لە کوژانەوەی ئاگرەکان و بەرگریکردنە لە دارستان لەگەڵ هاوڕێ دڵسۆزەکانم. ینی ئاگر نییە کەوتبێتەوە لە قەزای پێنجێنەوە بەشداریمان نەکردوێت و هەوڵی کوژانەوەمان نەدابێت. ئێمە لە کوژانەوەی ئاگرەکاندا سوودمان لە ئامێرێک بینیوەویش پێڵین ئامێری گەڕکە بکە ئەمە ئامێرەکەیە ئەتوانین بڵین لە باشووری کوردستان یەکەم ڕێکخراو بووین کە ئەم ئامێرەمان بۆ کوژانەوەی ئاگر بەکارهێناوە کە سوودێکی زۆر باشمان لێ بینیوە لەگەڵ هەندێک ئامێری تردا بۆ ئاگربڕ کە پێڵین پوشبڕ ئێمە لە هەندێک حاڵەتە مەسەلەن ئەگەر پوشەکە زەبەن بێت یان پوش و پاوانەکە زۆر بێت ئەو ئامێری ئاگر بڕە بەکارهێنین و هەندێک ئامێری سەرەتایی تر وەکو تەوراس و چنگاڵ و شەنکەش و خاکەناز و مشار و ئەم ئامێرانەی تر. مانگی پێشوو دوایین ئاگەر کەوتەوە لە قەزای پێنجوێن کە ئاگرێکی زۆر بڵەسەدار و زیانۆمەند بوو زۆر بە هیلاکیا بردیم. من بۆ خۆم لەگەڵ هاوڕەکانمە نزیکەی 43 کاتژمێر سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکە بوو میان بەشداریم کرد لە کوژانەوەی ئاگرەکە هەتا گەیشتبوو بەوەی بەڕێز کاگێ من جەنابی قایمقام و هەتا هاوڕێ دڵسۆزەکانی خۆمان داوایان لێکردم ئیتر ماندوو بووم ینی لە خەمی مندا بوون کە پشوویەک بدەم و بێمە خوارەوە بەڵام من بۆ خۆم ویژدانم قوبوڵی ناکرد دابنیشم لە ماڵەوە و ئەم دارستانە بسووتێت هەوڵمەداد بە هەر چۆنێ بێ بە هەر نرخێک بێت بە جوودی هەموو ئەو خۆشەویستانەی کە هاتوون بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە بەشدار بوون لەگەڵیان هاوشانی ئەوان منیش کاریگەریم هەبێت و ڕۆڵم هەبێت لە جڵەوکردنی بەداخەوەم ئاگرە بۆ ئاماژەم پێدازیانێکی زۆری هەبوو سنووری 4 گوندی سووتان ینی مەزەندەکرێت بە نزیکەی 2000 دۆنم دارستان و پوش و پاوان کە ئەمە قەربکردنەوەی ئەستەمە و لەسەر و هەمیەوە کە ئەوەی داخێکی گران بوو دوو خۆشەویستمان کاکالان و کاکە بێستون لە ئاگرەکە سووتان. لە پاڵکاری خۆبەخشی و ژینگە پارێزیدا ئێمە کاری کشتتوکاڵی و جوتیاریەکەن وە کوڕە جوتیاریشم ساڵانە بەروبوومەکان لە شووتی و کاڵک و تەماتە و کولەکە و هەموو بەروبوومە کشتتوکاڵیان کە بەرهەمەیەن لێ لە قەزای پێنجوێن ئێمە ژۆک و باقی جوتیارەکانی تر سەرقاڵین بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆمان. بەرەمێنانی ئەم بەروبوومانە پەیوەستە بە ژینگەیەکی سەلامەتەوە بۆیە ئومێدم وایە ئێمە بۆ ئەوەی ژینگەیەکی سەلامەتمان هەبێت دەبێت ژینگە پارێزراو بێت و هەموو خەڵک تاک بە تاکمان خۆی بە خاوەنی ئەم ژینگەی بزانێ و پارێزگاری لێ بکات و بەرگری لێ بکات چونکە ئەگەر ژینگە پارێزراو نەبێت پێم وایە ژیانیش بوونی نامێت.